پۆلیسی گەرمیان و هۆشداریەکی جیاواز. تەوان خۆتانەزانن پلەی گەرمایی هاوینانی گەرمیان کارەسات بەی سەحەت دەتوانی لەسەر شۆستە و شەقامەکان هێلکە و ڕۆن دروست بکەی. اینجا ئەو گەرمایە ڕێک ئیش لەسەر عەسابی ئینسانەکە لە خۆتەوە بە شتێکی بەسیط هەڵەچی. وتەبێژی پۆلیسی گەرمیان لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە ڕاگەندراوێکی جیاوازی بڵاو کردەوە. دەڵێت گەرمای توند دەتوانێت ببێتە هۆی زیادبوونی تووڕەیی و کەمبوونەوەی ئارامی دەرونی، بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەن ئارامی خۆیان بپارێزن و لە کاتی تووڕەبووندا بڕیاری خێرانەدەن. باگوێ لە عەقید سۆران محەممەد و تەبێژی پۆلیسی گەرمیان بگرن. خۆیان بە دوور بگرن لە تووڕەبوون و هەڵچوون و بۆەوەی تاوان دروست نەبێ یاخود تاوانێک نێتە ئاراوە لە نێوان کەسەکانە. بۆ لە ناو لەم ماوە کەسێکمانوە لە ناو کۆمەڵک چینی کرێکارە کە لە کێڵگەیەکی جوتیاریە کاریان کردبوو لە ئەنجامی ئیشکردن و هەتا تەنان بابەتەکە چنینەوەی بەرهەمی جوتیاری بوو وای کرد ئەوانە لە 5 و 6 بیانیوچن بۆ کارکردن لەژێر ئەم گەرمە تاقت پڕۆکێنە تاوەکو ئێوارە کارەکەن. لە گفتوگۆیەکی ئاسایی هەڵچوونێکی بەسیتەوە وای کرد پەلاماری یەکتریاندا بوو، کێشە دروست بوو، خەڵتیا بریندار بوو. باش توێژینەوە دەرونی و کۆمەڵایەتیەکان هەمیشە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە گەرمای توند پەیوەندیکی ڕاستەوخۆی بە تێکچوونی مەزاج و خێرات و ڕەبوونەوە هەیە. مەژوا دەکات بچووکترین کێشە لەسەر شەقام، بازاڕ یان ناو خێزان ببێتە هۆی مشت و مڕێکی گەورە و هەڵس و کەوتی نەگونجاو. اینجا چارەسەری ئەمەش هەر ئاوی ساردە، سەهۆڵاو وەگەڵێن ئەها کەل لە تەزێن. مێشک و دەروون فێنەگەکاتەوە کە فێنکیش بێتەوە ئیتر ئارامە بێتەوە و هیچ ڕوونایە ئینشەڵڵا. گوێ لەم هاوڵاتیەش بگرن بزانە چی دەڵێت. لە ماوەی پێشوودا لەگەڵ کۆمەڵە لە برادرانە ڕۆشتینە لای یەکێک لە بەرپرسە ئیداریەکانی ئەم شارە بەیاننامەیەکمان هەبوو. بەیاننامەکە تۆزێک بە لەحنێکی تون نووسراوە، ئاوازێکی تون تۆزێ نووسراوە. یەکسەر خۆی وتی کاکە ئێمە گەرمیانین بەدەست خۆمان نییە، یعنی ئەگەر ئەو لەحنە تونەیتیان نەخەین ئەو گەرمایە تەسیری لێمان نەکردبێ ئاواجا گەرم و بەڕاستیە لەم چەند ڕۆژە بوو. بۆیە مدی بەدڵێکی فراوانەوە وەریەگرم، بەڵام بۆ جارێکی تری ئینشەڵڵا بەو شێوەیە بە تونی بەیاننامە وشت دەرمەکەن. گەر ئەم گەرمایە نەبێ لە ڕاستیە گەرمیان و مانایە خۆی هەڵ ناگرێت کە گەرمیانە و ئەم گەرمایش زۆر زۆر بەسوودە لە ڕاستیە بۆ ئەنواعی نەخۆشی، بۆ ئەنواعی نەخۆشی کە نایڵێ ئێمە نەخۆشکەبین. بۆیە پۆلیسی گەرمیان بە فەرمی هاتوۆتە سەر هێڵ و ڕایگەیاندووە کە پاراستنی ئارامی کۆمەلگا لەم وەرزەدا پێویستی بە هاوکاری هەمووان هەیە. ئەمە مانای ئەوەیە کە پۆلیس داوامان لێ دەکات لەم گەرمای هاوینە مێشکمان بخینە سەردۆخی فێنەکردنەوە و هیچ بڕیارێکی خێرا نەدەین. بەخوا ئەم گەرمایە بە تایبەتی گەرمیان هەر لەگەڵ دەمەقاڵەیەکی بچووکیش ئیتر دەمارەکان لەوانەیە فیز بکات و بقەون، ئامان پیاوی چاک بوون و زووت و ڕەمە بن. اینجا لە دەرەوە ئەم گەرمایە مێشکە کوڵێنێ کاتێک ئەچیتە ماڵەوە لە خۆتەوە هەڵەچی، بۆیە تکایەک لە دایکان و خوشکانمان هەتا هاوین تەواو بێ زۆر سەرمەخەنە سەری هاوسەرەکانتان. ئەم مۆژداری پۆلیس هەر قسەی من نییە، بەخوا ئەم مۆژداریە بێحیکمەت نییە، ئاگادار بن.